دیمەنی قەراغ دەریاچەی دەربەنی خان ئەمڕۆ جیاوازتر دەبینرێت. دەیان ڕاوچی ماسی ڕویان کردوتە دەریاچەکە و سەرقاڵی خاوکردنەوەی گرەی ئەو تۆڕانن کە زیاتر لە 3 مانگە نەکراونەتەوە. ئێوە لە سەعات شەنەوە دەست پێکەن بە ڕاوکردن وڵی عادەتەن لەگەڵ یەکێک لە ڕاوچەکان گەشتێکی دەریاچەکەمان کردو بەدەم چاودێریکردنی تۆڕەکانیەوە باسی گرنگی و جۆری ئەو ماسیانەی بۆ کردم کە ئەوان ڕاوی دەکەن. من 10 ساڵ لەبێ خەریکی ڕاوەماسی لەم بەحری دەربەنی خانە. ئەم تۆڕانە عادەتەن ئێواران پێش مەغریبەی خێن و بەیانیان زوو هەڵێگرینەوە تر فەحسەکەین تا ئێوارە لەبەرەوە سوورە ماسیەکە زۆر بەرگی گەرمان ناگرێ ئەگەر زیاتر لە 2-3 سەعات پێوە بێ خراوە بێ ئەبێ زوو فەحسیکەی. لەگەڵ ئەوەی ئەمساڵ بارانێکی باش باریوە بەڵام ماسی لە دەریاچەکاندا کەمن. ماسیگرەکان هۆکارەکەیان گەڕاندەوە بۆ پیسی ئاوی دەریاچەکە و بەشێکیش لە خەڵکی لە کاتی قەدەغەی ڕاوکردندا پابەند نین و ماسی ڕاو دەکەن. بەس واسیتەیەوە کە حکومەت گەرای تێ ناکە ماسیەکەی زۆر کەم بۆ یعنی لە حەد بەدەر ئەمجا ئاوەکەشمان ئەمە نەپیس بووە ئەمە نەپیس بووە لە حەد بەدەر پیسە ئەوەی تۆ ئەخڵ نێبڕێ لەم ئاوا هەیە لای هەنێ بۆ هەنێکمان ئێمە کە ڕاوچین لای هێمە ڕاستە من عکرێت بەس لای هەنێک کەس من عکرێتەوە ئیسە بۆ نمونە ئەم تەنگی سەیم حەمەوە لە تەنگەکە بەرەو ژوور کە ئەڕۆی بۆ وێنە ئەمە وەکو خەڵک پێوتموتی ئەبێت هێ سەرانە بدەیت لێوێنە سەرانە دەیەوە چەند بەرپرسێک و لێ بۆ خۆی ڕاوی خۆ دەکەی کەس بۆی نییە بێت بێژە بەری چاو کلیاپیەوە هەردێکەکەی 4 تەن ماسی بێرە بی وەسلمانی فرۆشە هەر کەس کەوتانی فڵانە کەسیشە کەس نایە ناکە مەسوولی ئێمە کێشەکەمانەوەیە جا بە کارەبا هەرچێکە ڕاتەوە تەنگە ماسی گەورە نایەتەوە لە بەرەوە کارەبای لێدەن هەرچێ کارەبا کوشتی ئەیکوژێن نەیشی کوشت ماسیەکە نەزوەکەوە جارێکی تر ئەو ماسیە گەرا دانانی. بەشێکی زۆری ئەم ڕاوچیانە بژێوی ژیانیان لەسەر ماسیگرتنە ئەوان چیرۆک و ڕووداوی جیاوازیان لایە لەسەر کارەکەیان. لە کاتی ڕاوماسیە ئینسان بەس خەیاڵی لای تۆڕەکە قولاپەکەی هیچ شتێکی ئەم جوانی چواردەوری خۆی لە مشکە نامێت ئیتر کێشەی دەرەوەی هەر کێشێک بێت تەنیا ئەو دەقە خەیاڵی لای ئەو ماسیە و ئەو وار و قولاپە و ڕاوی کە ڕای پێگە یعنی تاموچێکی تایبەتیە هەتا خۆت ڕای نەکەیت ڕاو نەکەیت نازانی چۆنە ینی تاموچێکی ماسی بەڵام هەرچە ماسیەکەش نیە بەڵام هەر تاموچێکی خۆی هەیە ماسی بەڵام ماسیمان گرتوێتە لە 50 کیلۆ بەرەو ژوور تا 55 کیلۆ تا تقریبا نزیکی 60 کیلۆمان گرتووە. بە گوێرەی ئامارەکانی پۆلیسی دارستان و ژینگەی سلەیمانی لە 3 مانگی قەدەغەی ڕاوەماسیدا 65 ڕاوچی دەستگیر کراون و دەست بەسەر 531 تۆڕی ماسیگرتن داگیراوە و سەدان ماسیشیان گەڕاندۆتەوە بۆ نێو دەریاچە و ڕووبارەکان. ڕاستە قەدەغەی ڕاوەماسی هەڵگیرا بەڵام بە چەند مەرج و ڕێنماییەک لەوانە بەکارنەهێنانی ژەهر بۆمب کارەبا هەموو کەرەسەیەکی دیکە کە بێتە هۆی کۆمەڵکوژی زیندەوەرە ئاویەکان بە هەموو شێوازێک قەدەغەیە هەر کەسێکیش پابەند دەبێ پێوەی سزای تون دەدرێت. هەردێ عوسمان، ڤار میدیا، دەریاچەی دەربەنی خان.